وەکو لەوانەی پێشودا فێربووین کاتێک پاشا کشی لەکرا پێویستە لەسەری کە لە کشەکە خۆی دەرباز بکات. تۆ ناتوانیت کە کشکردنەکە پشتگوێ بخەیت و ژوڵێکی تر ئەنجام بدەیت لە کاتێکدا کە پاشاکەت بەجێشتۆ لە کشدا. تۆ ئەوێ کشکردنە بوەستێنیت. خۆشبەختانە تۆ سەرڕێگای ئاسانت هەیە بۆ دەربازبوون لەو کشە. سادەترین ڕێگا بۆ دەربازبوون لە کش ئەوەیە کە پاشاکەت بژۆڵێنیتە خانەیەکە چیتر کش نیە تایدا وەک ئەمە. ڕێگایەکی دی بۆ خۆ دەربازکردن لە کش ئەوەیە کە بەردەمی کشەکە بە پارچەیەک ڕێ لێ بگریت و یەکێک لە پارچەکانی ترت. زۆربەی کات باشترین ڕێگا بۆ دەربازبوون لە کش ئەوەیە ئەو پارچەیە بخۆیت کە کشی لێ کردووی. ئێستا با تۆ ببینین کاتێک خۆ دەرباز دەکەی لە کش. شاژنەڕەشەکە کشی لە پاشا سپیەکە کردووە. لێرەدا سپی چۆن دەتوانێت خۆی دەرباز بکات لە کشەکە. هەر بژیت پاشاکە دوورکەوتەوە لە هێرشی شاژنەکە بە هەڵاتن لە کشەکە. شاژنەڕەشەکە جارێکی دی دووبارە کشی لە پاشا سپیەکە کردووە. دەتوانیت باشترین جوڵە بدۆزیتەوە بۆ وەڵامدانەوەی کشەکە؟ هەر بژیت قەڵاکە کشەکەی سڕیەوە و شاژنەکەی بردەوە. پاشا سپیەکە لە گرفتدایە. کشی لێکراوە و هەموو ئەو خانانەی کە دەتوانێت لێوەی هەڵبێت بە هێرشی شاژنەڕەشەکە داپۆشراوە یاخود بە پارچەکانی خۆی ڕێگری لێکراوە. دەتوانیت جوڵەیەک بدۆزیتەوە کە ڕێگە لە کشی ڕەش دەگرێت؟ ئەنجامتدا فیلە سپیەکە ڕێگەی لە کشەکە گرت و یاریەکەی پاراست. پاشا سپیەکە کشی لێکراوە. دەتوانیت باشترین جوڵە بۆ سپی بدۆزیتەوە؟ سەرنجڕاکێشە سپی ئەو پارچەی خوارد کە کشەکەی دەکرد وە شاژنێکی بردەوە. تێبینی ئەوە بکە پاشا ڕەشەکە ئێستا لە کشدایە. شاژنەڕەشەکە کش لە پاشا سپیەکە دەکات. دەتوانیت ڕێگایەک بدۆزیتەوە هەم ڕێگە لە کشەکە بگریت و هەم کش لە بەرامبەرەکەشت بکەیت؟ نایابە. ئەسپەکە ڕێگەی لە کشەکە گرت و پاشا ڕەشەکەشی کردە کشەوە تەنها بە یەک جوڵە. تێبینی ئەو بکە ئەسپە سپیەکە پارێزراوە بە سەربازێک ئەگەر شاژنەڕەشەکە هەوڵ بدات بیخۆ.